من هەر لە مناڵیەوە ئاواتم هەبوو بچمە تۆپی عام دایکیشم ئەو لاپکۆتی بۆ کڕین بووم وەکو مۆتیڤیشنێک بەکارم ئەهێنە بۆی ئیشەڵە بە خەونەکەم بگەم و سوپاس بۆخۆ ئێستاش توانیم بگەم بە خەونەکەم کە دەمبینی کەسێک بە دکتۆرە بانگەکرێم منیش حەزمە کرد ئاوا بانگ بکرێم دەگوتایە ئابە دەستت بگرم بزانم ئاهەن لێدانی دڵت چۆنە و ئەو خواردنانە مەخۆ ینی پێش لە مناڵەوە ژیرتان خواردەوە بەدەستی و حەزی لە پزیشکی بووە. ئەم سەدری پزیشکەتان بینیوە ئەمە چیرۆکی سەرکەوتنی کچە خوێندکارێکی شاری سلێمانیە کە لەسەر ئاستی سلێمانی پلەی پێنجەم و لەسەر ئاستی هەرێم پلەی شەشەمی بەدەستهێناوە بە کۆنمرەی 98.5 دیارە لە پۆلی شەشی بنەڕەتی دایکی بە ئاوات و خولیای خوێندن لە کۆلێژی پزیشکی بۆی کڕیوە و ئێستاش نزیکە لە بەدەستهێنانی ئامانجەکەی و خەونەکەی. من ئەمێ بچمە لای خۆیان خاتون سڵاوتان لێبێت لاڤەخان پیرۆزە بێ و ئەمەش سەدرێکەیە. ئەگەر پێم بڵێ چیرۆکی سەرکەوتنی تۆ لەم سەدرەیە خۆیە بینێتەوە ئەم سەدرەیە چۆن بوو بە پاڵنەر بۆ سەرکەوتنی تۆ و گەشتن بە ئەو کۆنمرە بەرزە؟ وای بەخێر بن. من هەر لە مناڵیەوە ئاواتم هەبوو بچمە تۆپی عام دایکیشم ئەو لاپکۆتی بۆ کڕین بووم وەکو مۆتیڤیشنێک بەکارم ئەهێنە بۆی ئیشەڵە بە خەونەکەم بگەم و سوپاس بۆخۆ ئێستاش توانیم بگەم بە خەونەکەم کە بچمە تۆپی عام و ببم بە دکتۆرە. ئیتر بۆی سپاس بۆخوا ینی سپاس بۆ عایلەکەم کە توانیم ئەمە بەدەست بێنم ئەگینە بە هیچ شێک نەمەتوانی بەدەستی بێنم سەپۆرتێکی زۆریان کردبووم پاڵپشتێکی زۆر لایک ژینگەیەکی زۆر گونجاویشیان بۆ دابین کردبوو. زۆر باشە. تۆ بیرتە ئەو کاتێک کە سەرەتا دایک بۆی کڕی چۆن داوا لێ کرد چۆن خولیای خوێندنە بوو لە پزیشکی؟ وڵی هەر لە مناڵیەوە ئەها حەزم لێ بۆ ببم بە دکتۆرە یعنی کە دەمبینی کەسێک بە دکتۆرە بانگەکرێم منیش حەزمە کرد ئاوا بانگ بکرێم ئیتر خۆم بە دایکم وتم حەزەکەم لاپکۆتێکم بۆ بکڕیت بۆی منیش بتوانم ینی لە مستەقبەلە ئیشەڵا بم بە دکتۆرە و سپاس بەخوا توانیشم دەرەجەیەکی زۆر باش بەدەست بێنم بۆی ئیشەڵا بچمە تۆپی عام ینی ئەمە بە پاڵپشتی دایکم بوو. زۆر باشە. تۆ ئەزمموی قۆناغی سەرکەوتنە کردووە لە پۆلی 12 ئامادەی پێم بڵێ کەسێک کە ساڵی داهاتوو لە پۆلی 12 بخوێنێت چۆن بتوانێت شتێک بکات بە چیرۆکی سەرکەوتنی خۆیان چۆن هەوڵ و کۆشش بکات بۆی کە کۆنمرەیەکی بەدەست بهێنێت؟ وڵای گرنگترین شت لە پۆلی 12 بەڕای من بەردەوامیە. من هەر لە یەکەم ڕۆژی پۆلی 12ەوە ینی لە یەکی شەشی ساڵی پارەوە من هەموو ڕۆژە سعیمە کرد بە ماندووبوونی بە ینی دڵخۆشی ناخۆشی هەر سعیمە کرد و لایک بە ڕێژێکی زۆریش دەم خوێند لە کاتی ئیزنەکە ئەگەشتمە 12 سەعات هەنە ڕۆژ ئەگەشتمە 14 سەعات بەس بۆی بکەم بە خەونەکەم و سپاس بۆ خوش گەشتم بە خەونەکەم بە پاڵپشتی عیلەکەمەوە ینی بێگما لە ئیزنەکەیە زۆر ماندوو بووم چکە ئیزنەکەمنەوە 8 ڕۆژ بوو ئیتر بێگمان بەرزی نزمی تەیەکەوێ پۆلی 12 ئیتر دایم عیلەکەمی لێبوو بۆی مۆتیڤیتم کەن بۆی دیسانە هە نەکەوم ئیتر سپاس بەخوا توانیم. زۆر باشە. مشت و مڕ هەیە لە نێوان خوێندکاران زۆر جار ئەوەترێت وا باشترە سوۆسیال میدیا بەکارنەهێنی یان مۆبایل بەکارنەهێنیت. ئەمە بۆ تۆ چۆن بوو؟ من وابزانم تۆ ستۆری خۆت یان چیرۆکی خۆت ڕۆژانە تۆمار کردو لە کاتی خوێندندا. ئەمە خوێندکار چی بکە باشترە؟ ئایا هەر مۆبایل و سوۆسیال میدیا بەکارنەهێنێت یاخودەوە تا بە پێی پێویستی ڕۆژانە بتوانێت چیرۆکی خوێندنی خۆی تۆمار بکات؟ ئەمە چۆنە لای تۆ؟ وڵای بێگمان کەس تا کەس کەوتووە من خۆ مۆبایلم هەر هەڵ نەگرتبەوە هەر هەم بوو سوۆسیال میدیا و شتیشم بەکارێنا بەسەوە بوو نەمەهێشت ینی تەسیر بکاتە سەر سایکردنەکەم ینی کۆنتترۆلم کرد بوو بەس هەر بەکارم ئەهێنا هەڵم نەگرتبەوە بەس بە حدێکی دیاری کراوە لە کاتی بریکەکانەیە لە کاتی ئیسراحەتکردن و شتە ئەنجە بەکارم دێنە. وابزانم لە کاتی خوێندنە ڤیددیۆت کردووە چی چۆنی ئەوە بەکارێناوە حەزەکەم ئەوە بزانم. وڵی بەڵێ ڕۆژانە دەم کرد حەزم کرد بە کوورێک یادگاریەک بمێنێتەوە بۆ مستەقبل ئیتر ڕۆژانە ڤیددیۆ ڕسم و ئەشتانم ئەگەر ئیتر لە کاتی چوونم بۆ دەرس یان لە ماڵەوە لە کاتی سعیکردن یانی شوێنی خوێندنەکەم هەموویم گرت و هەمووشم ماوەتەوە. زۆر باشە دەست خۆش بێ و دووبارە پیرۆز بێ. دایجان تۆ وەکو دایکی لاڤەخان
پێم بڵێ ئەو کاتەی چیرۆکی کڕینی ئەم سەدرەیە چۆن بوو و ئەو ڕۆژەی کە سەدرەکەت بۆ کڕی پێشبینی دەکرد ڕۆژێک لاڤە بگات بەم سەرکەوتنە؟ وڵا هەر لە منداڵیەوە هەر لاڤەمان زیرەک بووە، حەزی لە خوێندن بوو. ڕۆژێکیان هات گوتی داهێجان دەتوانی سەدەڕیان بۆ بکڕێتە هەل شتی طبی بەکاردێنە شتی دکتۆری بەکاری دێنە لە ماڵەوە جاریوا بۆ دێگۆدایەکیان ئەو خواردنەمەخۆ خراپە لە بۆت ڕێنمایی دەکردم ئەو طبیعەتانەی هەر هەبووە لە منداڵیەوە هەل هەبوو. منیش چەند بچووک بۆ ڕاستە من تەمەنم زیاترە لەوێ بەس بە قسەشم کردووە، ینی پێشبینی ئەوم دەکرد ڕۆژە لە ڕۆژان ببێتە دکتۆرە. چیرۆکی کڕینەکە بۆ وازن چیرۆکی کڕینی ئەو سەدرەکە ڕۆژێکیان ها گوتی دەتوانی سەدرێن بۆ بکڕی. من داوای هەر شتێکی کردبیتن زانی من شتێکی گونجاوە بێدڵیم نەکردم، گوتیتم ئەمە دەبێتە هۆی ڕۆژێ لە ڕۆژان دەبێتە سەرکەوتنی کچەکەی من. چووم لەگەڵ خوشکەکانی چوم سەدرێکمان کڕی بۆمان هێناوە هەڵمانگر بۆ یادگاری بۆی. وتم ئەگەر ئەو دەرەجەی هێنا بە ئاواتەکانی خۆی گەیشت شەربی بیکەن بە چیرۆکێک بۆ سەرکەوتن ڕۆژانە بەکاری هێناوە، ینی بینیتە لە ماڵا سوڕابێتەوە وڵا لەبەری کردووە و ئەنی جاری وایە بەخوا هەر دەهات ینی ئەوە دەگودایە ئابە دەستت بگرم بزانم ئاهەن لێدانی دڵت چۆنە و ئەو خواردنانە مەخۆ ینی لە مناڵەوە ژیرتان خواردەوە بەدەستی و حەزی لە پزیشکی بووە. ئەرە وەڵا شکۆرە سپاسخوا پیرۆزی بێ ئینشاڵڵا بە ئاواتی خۆی بگات. هەنە خان تۆ پێم بڵێ وەکو خوشکی لاڤەخان جۆش و خرۆشی ئێوە چۆن بوو ئەو کاتێککە سەرەتا ینی بیستان کە ئەو ئاستە بەرزی بەدەستێنا و پێنجەمی سلێمانی بووە، ئەو جۆش و خرۆشە لای ئێوە چۆن بوو لە ماڵی ئێوە دیمەنەکان چۆن بوون؟ سوپاس کاک ئەحمەد، لێرەوە پێڵم پیرۆزە لاڤە لە کۆتایە گەشتی باواتەکەت سەبارەت بۆی کە ئەو کاتی کە نمرەکان هاتەوە طبعاً هەم قەلەقی و سترێسی و دڵخۆشی شتێکەڵ بۆ یعنی کە دەرەجەکانمان بینی لاڤە بەم شێوە دەرەجەی بەرزی هێناوە بۆ بە پێنجەم لەسەر ئاستی سلێمانی و دواتر شەشەم لەسەر ئاستی هەرمی کوردستان زۆر گریان هەمومان زۆر گریان لە خۆشیە، ئەین تەسەوڕمان نەکرد چاڕوان کرا بوو کە ئەم نمرەیە بێنێت، بەڵام لەو کاتەیە هەستێکی خۆشیت هەیە تەنها ئەتوانی بە گریان دەری بەبڕیت، ئیتر هەمومان دەستمان کردبوو بە گریان. لێرە پێڵم سەرکەوتوو بیت ئیشەڵڵا ئەبی با دکتۆرێکی زۆر سەرکەوتوو لە داهاتوە بتوانانی خزمەت بە هەم هاوڵاتیان هەم بە کۆمەلگا کەشتی بکەیت. ئەگەر دەرفەت هەبێمێک پێیان بگەێنم بە قۆناغی 12 ئەوانەی کە بە تاواتی نمرەکانیان هاتەوە تەمام. ئەمە ئاخیری دنیاە ئەوانەی کە نمریان نەهاتۆتەوە، ئەمە ئاخیری دنیاە. ژیان هەر خۆی پڕە لە هەوراز و نشێوی و بەربەست، تۆ ئەتوانی هەستیتەوە جارێکی دیکە دەست پێ بکەیتەوە یاخود لە ڕەهەند و هۆکارێکی دیکەوە ئەتوانی پلەی سەرکەوتن بەدەست بهێنیت.